والله ئێوەم خۆشەوەی زۆر زۆر ئەوەنە پێیان ئەڵێم. والله هیوادارم حکوومەتی سووریا ببێتە وەکو حکوومەتی کوردستان. 54 ساڵ هەر ترس و شتێکی دیکتاتۆریمان ئەبینی. باوکی برادەرەکانم لە سجن بوو بەس چونکە قسەیەکی کردبوو چونکە بە زمانی کوردی قسەی کردبوو. دڵم خۆشە تا ئێستا دڵم زۆر خۆشە، بەڵام وەکووتم ئەنی تۆزێک پێویستمان بەکاتە هەتا بزانین حکوومەتی داهاتوو چی لێدێ. حەزەکەم دووبارە ئەکید بڕۆم وەکو چوون و هاتن، بەڵام بژیم من کوردستان ڕاهاتوم، یعنی لێرە لەدایک بوومە وڵاتی منە بەجددی. والله هەنێ برادەرم بینی و تەنێمە بەیانی ئەگەڕێنەوە. بەجددی شارێکی من زۆرتیا مرتاحم، یعنی ئێستا کە بچم بۆ شارێکی تر شارەکانی کوردستان هەمووی لای من جوانن بەخوا، بەڵام لە هەولێر مرتاحترم. والله بێگومان بۆ هەموو ملەتی تقریبا، یعنی بۆ هەموو ملەتی سووریا دڵخۆش بوون چونکە لە حکوومەتێکی دیکتاتۆری تقریبا ئەوە لەوە تەواو بوون، چونکە شتێکی زۆر ئەتوانم بڵێم بەترس بوو بۆ خەڵکەکان، وەکو ئەبینن مەسەلەکانی ئەوەی سجن باس ئەکەن ئەوانەی ڕووی داوە. بێگومان کە من خۆشم، یعنی باوکم لەو کەسانە بوو کە لەو حکومە هاتەوە بۆ باشوور، ئێمە 24 ساڵ لێرین بەسەبەبی ئەو یعنی حکوومەتی دیکتاتۆری ئەوەی کە ڕووی دابوو. جا ئێمە بۆ ئێمە زۆر شتێکی باش بوو، بەڵام ناتوانین شتێکیش بڵێن هەتا با بتوان بڵێم 6 مانگ ساڵێک تا بزانین وەزعەکە تۆزێک جێگیر بێ و بزانین وەزعی کورد چی ڕوئەدا لە ڕۆژئاوا، یعنی هی ڕۆژئاوا ئەمانوێت زیاتریش بزانین بۆی بتوانین بڵێم دڵخۆشەکەمان تەواوتر بێ. دوای ئەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد ڕووخات تەواوی خەڵکی ڕۆژئاوای کوردستان ئاهەنگیان گێڕا، پێم بڵێ پەیامی تۆ چیەوە تا چەند دڵخۆشیت لەو بارەیەوە، پەیامت بۆ کورد چیە بە تایبەت کوردانی ڕۆژئاوا؟ دڵم خۆشە تا ئێستا دڵم زۆر خۆشە، بەڵام وەکووتم ئەنی تۆزێک پێویستمان بەکاتە هەتا بزانین حکوومەتی داهاتوو چی لێدێ، ئایا ئەبێتە بە حکوومەتێکی دیموکراسی یان دیسان ئەبێتە بە دیکتاتۆری. ئەگەر بێتە بە دیموکراسی و هەموو کەسێک مافی خۆی ببە لە ڕۆژئاوا لە هەموو ملەتی سووریا، و طبعا ئەم شتە حەزەکەم نەک بەس بۆ سووریا یان ڕۆژئاوا ببێ، یعنی بۆ هەموو لایەک کە حکوومەتەکە دیموکراسی بێ نەک دیکتاتۆری بێ، و چاوەڕە ئەکەن هەتا بزانین بۆی زیاتر دڵمان خۆش بێت، چونکە وەکووتم من باوکم کێشەکەی ئەوە بوو کە کتێبخانەیەکی کوردی لە سووریا کردیەوە بە ناوی بەدرخان بوو، حکوومەتی دیکتاتۆری هاتن ئەو دوکانەیان شکاند، کتابەکان سووتان، باوکی منیان خست ناو سجن بۆ چونکە کوردم ئەوە بوو. لەبەر ئەوە ئێمە هاتیم بۆ باشوور لە ساڵی 2000ەوە، لەبەر ئەوە یعنی ئێمە ئەزانین هەستی ئەو خەڵکە چەوەی ئێستا لەگەڵیان ڕوئەدا، ئەوانەی لە سجن، ئەوانەی کە لەگەڵیان ڕووداوە. باوکی برادەرەکانم لە سجن بوو بەس چونکە قسەیەکی کردبوو چونکە بە زمانی کوردی قسەی کردبوو و زۆر کێشەی تریش هەبوو، یعنی مرتاحین ئەتوانین بڵێن، بەڵام وەکووتم ئەبێت زیاتر چاڕە بکەین تا بزانین مەسیری هەموو لایەک چی لێدێت. والله هیوادارم حکوومەتی سووریا ببێتە وەکو حکوومەتی کوردستان، یعنی دیموکراسی کە زۆر باشە، یعنی لەلایەن تر ئۆکێ وابزانام ئێستا زۆر کەس بڵێن نا کەم و کورتی هەیە، لە هەموو لایەک کەم و کورتی هەیە، باشترین وڵاتی ئەگەر لە چاوی ئێمەیە کەم و کورتی تیا هەیە، ملەتی ئەوانیش لە هەموو شتێک ڕازی نین، بەڵام ئەوەی لە سووریا ڕوویدا شتێکی ئەتوان بڵێم زۆر بەترسناکەوە، هەتا ئێستا شتی بەترسناک ئەبینین ئەوەی مەسەلەکەی سژن و ئەو شتانای، هەتا ئێستا دەریان نەهێناوە خەڵک، یعنی ڕسمی و ڤیدیۆ زۆر ناخۆشتیا بوو. هیوادارم یعنی حکوومەتی داهاتوو دیموکراسی بێ، بەڵام حکوومەتەکە چۆن ئەبێ ئەوە من ناتوانم بڵێم، چونکە یعنی خۆت ئەزانی یاری و سیاسە زۆر ڕوئەدا، ئەوە کەس ناتوانێت وەڵامی ئەوە بدە. وەڵام من خۆم لە کوردستان لەدایک بوومە، جا لێرە لەدایک بوومە و خوێندومە گەورە بووم، بەڵام هەر وەکو ئەتوان بڵێم هەموو هاوینێک بۆ خۆمان ئەچوین بۆ ڕۆژئاوا و بۆ سووریا، بەس هاوین چونکە یعنی قوتابخانە و هەموو شتێکم لێرە بوو. حەزەکەم دووبارە ئەکید بڕۆم وەکو چوون و هاتن، بەڵام بژیم من کوردستان ڕاهاتوم، یعنی لێرە لەدایک بوومە وڵاتی منە بەجددی. ماڵ و خانوتان لەوێ هەیە؟ والله خزمشتمان زۆرن لەوێ، بەڵێ بەخۆ زۆر شت ڕووی داوە، هەنێک کەس هەیە زۆر، هەنێک کەس هەیە ماڵیان هەیە بەڵام ماڵیان دزی، هەنێک کەس کەوتن ناوی، هەنێک کەس هەیە لە ماڵیان دەریان هێنا چون لە ناو وەکو کەمپوشتیان لە ناو کەمپوشت ئەژین و بەم سەرمایە، یعنی هەنێک کەس هەیە دەرچوون،
هەنێک کەس هەیە بەداخەوە ینی عمری خۆیان کرد زۆر شتی وای ڕوودا و بەم تازەیش زۆر شتی وای ڕوودا لە خزمی ینی بڵێم خزمی دوورەوە وایان ڕوویدا واللهی دوای 54 ساڵ حکمی ئەسد ینی حکمێکی زۆر دیکتاتۆری بوو و خەڵک ئێستا ینی بێگومان ینی دڵخۆشن لەسەر ئەو مۆزوعە ئەتوانم بڵێم 54 ساڵ هەر ترس و شتێکی دیکتاتۆریمان ئەبینی بەڵام ئێستا ئەو شتە جوانە و کە لە یادگەری ئێمە ئەمێنێ کە ئەوە ئێستا ئێمە ئازادی ئەبینین بەڵام وەکو وتم سەبرێکی پێویستە هەتا شتەکان زیاتر تێبگەین واللهی لە هەموو وڵاتێک ئەتوانین بڵێن کەسانی باش هەیە و کەسانی خراپ هەیە ناتوانین بڵێن هەموویان باشن و هەموویان خراپن الحەمدولله ینی لە کوردستان مامەڵەیان زۆر باش بوو لەگەڵ خەڵکی ڕۆژئاوا بەگشتی ینی یارمەتی خەڵکی ڕۆژئاوایان زۆریاندا و هیوادارم ینی بە زووترین کات هەموو کەسێک بگەڕێتەوە بۆ شاری خۆی ئەوانش حەزەکەن بگەڕێنەوە بۆ شاری خۆیان ماڵی خۆیان ئەوانی زۆر هەست بەکەمی ئەکەن لە هەنێ کات ینی هەستیان ناخۆشە دوورن لە خێزان دوورن لە مناڵی خۆیان ئیتر من خۆم ینی زۆر سپاسی کوردستان ئەکەم لەسەر مامەڵی ئەوان لەگەڵ ڕۆژئاوا و لەگەڵ سووریە بەگشتی والله هەنێ برادرم بینی و تەنەمە بەیانی ئەگەڕێنەوە و هەنێ برادرم بینینە تۆزێک یانوێ چاڕە بکەن تا تێبگەن مەسلەی ئینتیخابات چی ڕوئەدا مەسلەی سەرۆکی ئەبێ جارێکی تر حکومەت چی ڕوئەدا دوای ئەڕۆن و هەنێک کەسەیە ئەڵێن وڵە کوردستان بەجێ ناهێڵین بەخوا هەولێر لا من جوانترین شت کە پێکەوە ژیان زۆرتیا هەیە ینی ئەبینی خەڵک لە هەموو شوێنێک پێکەوەنا بێ ئەوەی کێش و شتێک ڕوو بدات ئەوە زۆر شتێکی جوانە لە هەولێر دوم شت ملەتی هەولێر بە تایبەت ملەتێکی زۆر ینی خزمەتکارە ینی ئەبینی شتێک لەگەڵ تۆ ڕوئەدا یەکسەر وجودی هەیە لە لای تۆ ینی لە لای تۆ زۆر ئەوەستە لە هەموو کێشەیەک بەجددی شارێکی من زۆرتیا مرتاحم ینی ئێستا کە بچم بۆ شارێکی تر شارەکانی کوردستان هەمووی لای من جوانن بەخوا بەڵام لە هەولێر مرتاحترم بەڵێ ئامد بۆ خەڵکی هەولێر والله ئێوەم خۆشەوەی زۆر ئەوەنە پێیان ئەڵێم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس من زیاتر خۆشحاڵ بووم